دوای ناڕەزایی و ململانەیەکی تند، دوجار لە ئەنجومەنی نوێنەران یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەموار کرا و دەنگی لەسەردرا. ئەوەی تایبەتە بە کەرکووک مادەی 35 هەڵوەشێنرایەوە، بەڵام جارێکی دیکە تایبەتمەندی بە کەرکووک درا و بە پێی یاسا نوێیەکە وردبینی بۆ لیستی دەنگدەرانی کەرکووک دەکرێت. ئەوەی ئێستا لەو یاسایە هەیە فقرەیەکیان کردوتە ناو یاساکە و دەنگی لەسەردراوە کە دەڵێ نەتائیجی ئەم هەڵبژاردنە هەرچیەک بێ حکومی کەرکووک بە تەوافق بینی پێکاتەکانێک کەواتە بابەتی ئیرادەی دەنگدەر و زۆرینە و کەمینە لە شاری کەرکووکە هیچ بەهایەکی نامینێت لە دیاریکردنی ئیدارەی شارەکە. جێگیرکردنی چەند بڕگە و خاڵێک کە ئەنجامەکەی بە زیان بۆ کورد دەشکێتەوە بۆ تا مای نیگەرانی بەشێک لەلایەنە کوردیەکان، بۆیە وەک هەنگاوێکی نادیموکراسی وەسف دەکرێت. مەتاتی تایە مەسەڵەن ئەو خەڵکانەی کە لە کەرکووک بوونە و فۆرمیان کەرکووکە و بە جۆرێک لە جۆرەکان من وای خوێنمەوە بۆ بەشێک لە عەرەبە هاوردەکان مافی دەنگدانیان هەبێت جاریچ کەش کەمە وێ دەکەین نوێنەرانی کورد زیاتر چاوکراوە بن و لە تەفاسیلە هەروەک چۆنەڵێ شەیتان لە تەفاسیل چیمان بەسەردێ ئەوە دەبێت چاوەڕوانبی لە ڕۆژانی داهاتوو بزانین چۆن ئەگوزارێت. یەکێتی نیشتیمانی کوردستان نیگەرانە لە تێپەڕاندنی یاساکە و لە ئەنجومەنی نوێنەران دەنگی پێنەدا. بە پێی یەکێک لە خاڵەکانی یاسانویەکە ڕەوایەتی دەدات بەو کەسانەی فۆرمی خۆراکیان پێش ساڵی 2023 کەرکووک بووە هەر لە کەرکووک دەنگ بدەن. ئەمەش ڕێگەدانە بە عەرەبە هاوردەکان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکەی کەرکووک. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.